ئازیزان و خۆشەویستانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی و پرۆگرامی گەشتی زریان سڵاوتان لەبێت. خۆشحاڵم لاڵقەیەکی دیکە لە پرۆگرامی گەشتی زریان لەگەڵتان دەبم لە گوندێکی دیکەی کوردستانەوە. ئەم جارە گەشتەکەمان بەرەو شارباژێڕی دڵگیرە. دەچینە گوندێک هێشتا نازانم ناوەکەی سەرخوانە یاخود سەرخوارە. دەچمەنەوە گوندەکە و دەپرسم ناوەکەی چییە و ناوەکەی لە چیەوە هاتووە. مێژووی ناو ئەم گوندە چییە و بەچیدا تێپەڕیوە، چیرۆکەکانی چین، ئەم گوندە سەرقاڵی چ شێوازێکی ژیان بەڕێوە بردنن، ئایا ئاژەڵداری دەکەن یاخود کوشتکاڵ دەکەن یاخود خەلەو خەرمان دەکەن و هەر ئیشێکی دیکەی ناوگوند. دەچمەنە گوندەکە و تەواوی زانیاریەکان بیمەنە سروشتی و جوانەکەی ناو گوندەکە دێنمە سەر شاشەی ماڵەکانتان. دەستپێکی ڕۆژەکەمان بەرەو گوندێکە و ئێوەش بینەرم بن تا بزانین ئەم گوندە ناوەکەی چییە و مێژوەکەی چییە و چیرۆکەکانی چی. با بڕێن. گوندی سەرخوان لە ڕووی ئیداریەوە سەربەناحیەی زەلان و قەزایی چوارتایە. ئەم گوندە لە پێشدا ناوەکەی باگوندی سەرخوار هاتووە، بەڵام لە دواتردا ناوەکەی گۆڕاوە بۆ گوندی سەرخوان. دانیشتوانەکەی بە نزیکەیی 30 ماڵ دەبێت، قوتابخانە و مزگەوت و نەخۆشخانەی تێدایە. ئەم گوندە لە ڕووی جوگرافیەوە نیمچە شاخاویە. گوندەکە پشتیان بە ئاوی بیر بەستووە و کانیاویان نییە. بەگشتی گوندی سەرخوان بە پیشەی ئاژەڵداری و کوشتوکاڵیەوە خەریکن، بەخێوکردنی پەلەوەریش بەشێکە لە پیشەکانیان. ئەم گوندە بە ڕێژەیەکی بەرچاو پشتی بە بەرهەمی خۆماڵی بەستووە. گوندەکە وەک بەشێکی زۆری گوندەکانی کوردستان بە هۆی حیزبی بەعسەوە تووشی سووتان و چۆڵکردن بۆتەوە. بەڵێ ئازیزان، وەک باسم کرد هاتوینەتە گوندی سەرخوان یاخۆت سەرخوار. هێشتا ناوەڕاستەقینەکەی نازانم چونکە زانیاری تەواوم نییە لەسەری. هاتوومەتە یەکێک لە ماڵەکانی گوندەکە، ماڵی کاک شێخ بەکر. لێرە پرسیارەکانم ئاڕاستەی بەڕێزیان دەکەم، هەر هاتوینە تێرە بۆی پشوویەک بدەین و چایەک بخۆین و لێرە و گفتوگۆ و گەشتەکەمان دەست پێ بکەین. ئێوەش بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بێت. کاکە شێخ سڵاوت لێبێت. یاخوا بەخێر بێن، خوشکە بەڕێزەکەم زۆر بەخێرتێن، بەخێراتن گەرمتان لێکم، هیوادارم ئاخر جار نەبێ. زۆر سپاس دەکەین. ئێمە ئاوادان بن چاوەڕێی جەنابتانی کە ئاوا سەردانمان کەن و بێن بۆ لامان و بەسەرمان کەن و ئێمەش پێمان خۆشە. زۆر یاخوا بەخێر بکەین، یەخوا ماڵتان ئاوادان بێت. ئەمڕۆ بووین ئەریک بۆتان هاتوونتە گوندەکەتان بۆەوەی کە هەم سروشتە جوانەکەی گوندەکەتان ببینین و هەمیش ئەو پرسیارانی کە هەمانە لەسەر گوندەکەتان وەری بگرین. لە خزمەتان قوربانە بم. کاکە شێخ دەمێ بپرسم خەڵکی گوندەکە چۆن ئەژین؟ بەچیەوە خەریکن؟ وەڵا خەڵکی گوندەکەمان داکەلە ئەوەی دانیشتۆ بە ئاژاڵداری و زۆر خەریکە. کاکە شێخ، ناوی گوندەکەمان زانی، ئێستا دەمانەوێت مێژووی گوندەکە بزانین. ئەم گوندە بە چیا تێپەڕیوە؟ بەڕووی چی بووەتەوە؟ سووتان، دەرکردن، ئەو کێشانەی کە زۆربەی گوندەکانی کوردستان بەسەریا تێپەڕیوە؟ هەربی عێراق و ئێران کە هات ئێرامان چۆڵ کرد. هەربی عێراق و ئێران کە هات ئێران هاتە خوارەوە هاتە ئێرە. تقریبا 4 ساڵ لەم ناودیا بوو. ئێمە چۆڵمان کرد ڕوشین بەرەو ئەم دیاتانەی خوارمانەوانێ و دوا ئەوانی لەما چوینە سلێمانی و لە سلێمانی و لە شارەکانانی شتەجێ بووین و لێوە ماوەی 4 ساڵ لێوە بووین. ئینتیفازەکە دروست بوو، هاتوونە تۆ ئەم گوندە دانیشتوین. ئەرە وەڵا یەکیان من خۆم بووم عێراق و ئێرانی تا و پێم لەم سەر خوارە نەبڕی و حەل لێم نەبڕی هەر هاتم. هەر لێرە بوون. ئەرە بەخوا دەسم لێ بەر ناوە هەرە هاتم. ئێرانی تیا بووە هاتم، عێراقی تیاوە بەجێوە هاتی. دەسم لێ نەگە دڵم پێ کراوە. ئینتیفازەکە هاتووە کە لە سلێمانیەوە هاتینەوە نەڕۆیشتومەتەوە. زۆر باشە. هەر لێرا بوو. خەڵکی گوندەکە
پێشتر زۆرتر بوون لە ئێستاوانە وەڵی گوندەکەمان دانیشتوانەکەی با بڵێ ئەمەی تقریبا 12 ماڵی تیا ئاژاڵدارین بە زۆری ئاژاڵداری موچەشمانەیە پیاوەقی خوا بڵێ بەڵێ بە زۆریشی موچە خۆرە بەڵێ خانە نووشینی هەیە بە زۆری گوڵانمان هەیە بە زۆری لەسەر تاعیناتە لە مزگەوتەکە لەسەر مەکتەبەکە هەمانە زۆر لە خەستەخانەکە هەمانە ئەرە وەڵا خەڵکی گوندەکە بە ئاژەڵداریەوە خەریکە ئەرە وەڵا بە زۆری بە زۆری فەلاحاتیشەکەین فەلاحەتیشدا ئەرە وەڵا زۆر باشە لەشتان ساخ بە یاخوامان لەگەڵ ئێوە ئێمە ئەمڕۆ میوانی ئێوە بین کورە ئێمە هەموو کات لە خزمەتە زۆر سپاس دەکەین بەقەدنیا خەڵکی گونجەکان هەر خۆی بەوە ئەناسرا و نازناویان ئەوەیە کە میوان دۆستن زۆر وایە سپاسان ئەەکەین ئەمڕۆ ئێمە ماندووتانەکەین چکە ئەمانێت ناو گوندەکە بە تەواوی ببینین خەڵکی گوندەکە ببینین گفتوگۆی زیاتر بکەین لێرەوە دەست پێەکەین یەکەم گفتوگۆمان لەگەڵ بەڕێستان بوو پاشان دەست بە گەڕانەکەمانەکەین یاخوا بە خێر بێت زۆر سپاس دەکەین سەرەتا کابرا لە شۆڕشی ئەیلولە بەداخۆ زۆر مناڵ بووم نەمەتوانێت بەداری شۆڕشی ئەیلول بکەم ئەو تاوقێرە ئیسش داخە لە دڵمە بەڵام پەیوەندیم لە شۆڕشی گوڵانە لەوەتەی هەم دەسم لێ بەرنا و دەستش لێ بەرنایم کابراکی خزمان ئەو تاوقێرە سحوفیان پێگو کە گەرێکێ لە خارجوات و لە سواتاو بە پێ ڕۆین بۆ پێنجوێن یەکێ زمانی لەگەڵ زمانزانێکی لەگەڵەوە خزمی خۆمانە ئەو زانوێتی زمان توێتی ئێمە ئەڕۆین بۆ پێنجوێن لەکوێ خۆمان ئەموشت نابینین لەکوێ نانخۆیمتی ئای بێ قەزابی یاخوا ئێرەوە گوڵاتی ئێوە نییە ئەم گوندانە هەمووی ماڵی باوک و دایکی خۆمانە کە ئەسنە ماڵە کۆنی و ڕۆلایەن ئەوم هە لە یاد ماوە لە شۆڕشی ئەیلولا ئەیانجێڕامش مناڵ بووم گوێم لێ کردووە ئەم جاتانە هەمی ماڵی باوک و برای خۆمانن کە چوونە ئەوێ نیوەڕۆ ڕۆنی کەران هێنا دانا و کەڵە شوێریایی کوردیان هێنا سەریان بڕی و کوتی کە هەڵساین و ئانەما خوار ڕۆیشتین کوتی ئەڵێ چی ئافرەتەکە لە پیاوەکەی لە ماڵەوە نەبوو ئافرەتەکە بە میوانەکەی ئەبێ نابێ بڕۆن پیاوەکەم بێت و ئێوارە لێم تووڕێ بێ ئێوە بڕۆن لە من تووڕێ بێ ئێوارە حیوان سەرە بڕین کوتی ئەڵێ چی کوتی بە تەرجومەنەکە پێم گوتم ئاواڵێ کوتی دەستی کرد بە گیرفانە قەڵەمەکەی دەرێنا قاقەزێکی دەرێنا پەڕێ قاقلەی نووسی کوتی من ڕۆژمەوە وڵاتی خۆمان بڵاوێکەمەوە جەیدە بڵاوەکەم و ئەلێم لە کوردستانی عێراقا خەڵک ئاوا پەروەردە بوو ئاوا خزمەتی خەڵگەکەین خاز لە لادێکانە و کوردەواری ئێمە ئاوایە هەموو کارێمە لە خزمەت هەموو کەسێکان ڕوومانتیەکان بە زۆری بە زۆری بەقەدنیا بەخێر زۆر بەخێر بێت ئەوە شتێکە کە بۆ بە سمبول و نمونە لەناو هەموو مامەڵاکرێ سپاس بۆ خوا هەر خۆی گوندەکان لانکەی شێران بوون لانکەی پێشمەرگە بوون لانکەی شۆڕش خەباتی کوردستان بوون ئەرە وەڵا کاتی خۆی یادی بەخێر بێ هەر لێرەوە تا ئەوێ سڵاوڕێزنێ بۆ کاقارقار مەقەڕی لێرا بوو لەم گوندە بوو ئەرە وەڵا کاک شەریفە کەچەڵ بە ناساو بە شەریفە کەچەڵ خوا لە گوناحی خۆی مەقەڕی لێرا بووە سوارە فەتاح خەڵکی زاسەنەیە لە منتیقەی دوکانە مەقەڕی لێرە بخوا لە گوناحی خۆش بووە عوسمانی حاساڵحی نۆدێ شەهید بوو لە شارە زوون مەقەڕی لێرا بوو خوا ئافریکا جەمال ناساو بە جەمالی ڕەشەجوڵا لە حیاتا ماوە مەقەڕی لێرا بوو مەقەڕی سەرەکیان لێرا بوو هەموو کات ئێمە لە هەموو خزمەتی هەموو پێشمەرگەیەکا بووین خاص شۆڕشی ئەیلول و گوڵام ڕاستە بە تایبەتی جا کاک شەخ بەکرێکێکە لە پێشمەرگەکانی گوڵان واتە ئێستش هەر پێشمەرگەیەوەیکێکە پێشمەرگانی کە لە پێناو کوردستاندا خەباتی کردووە سپاس بۆ خوا سپاس بۆ خوا کۆڵناین ئینشەڵڵا سپاس بۆ دەستان خۆش خوا پشتیوان بێت ئامین ئینشەڵڵا لێرە گفتوگۆکانمان دەست پێ کرد و بەرداوام بین مريم شاوشان مريم بوكاني يا مريم دادەی لەیلا چۆنی باشە شکر بەساقڵ قوربانم
سپاسەکەم هەر لە خۆشیابن یاخوا بەخێر بن. زۆر سپاس دەکەم ئەمڕۆ بووین بە ئەرێک بۆتان نا بەعکسەوە زۆر سپاس خۆشحاڵ بووین بە هاتنی ئێوە یاخوا بەخێر بن. باساقەوە سواس دەکەم دادەلیلا ئەمە باسێکی ئیشەکانی گوندم بۆ بکەی لە ئێستاە ئیشەکانتان چۆنە بەچیەوە خەریکن ئەرکەکانی سەر شانی خانمان چین وەڵا ئەرکی سەر شانی خانمان ئیتر هەر ئەوەی کە وڵاخی هەبێت خەریکی و ئاژەڵداری ئیتر ئەوەی پیاوانیش خەریکی ئیشی فەلاحەتین ئیتر ڕزمان هەیە و فەلاحەتیمان هەیە و ئیتر هەچ کەسە بەبێ توانای خۆن هیچ ئیشێکی گوند ببێ ئافرەت ناکرێ وانە تاواکەری یەکەن بەدڵنیایی وایە کاتێک کە ئاژەڵەکان بەیانیان جەرەکەن ئێوە دەبێ بیان دۆشن ئێمە ئەبێ بیان دۆشین پیاوەکان دەیان بەنا دەشت و دەر و ئێواران دەیان هێنەوە جارێکتر ئێوە دەبێ بیان بن بۆ کێو ئایان هێنەوە ئیتر ئێوارانیش گوێرەکان تێ بەرەدەین و ئەیانگرینەوە ئیتر ئێمە خەریکی ئەوانابین لەشتان ساخ بێ ئیشەکان بێگومان دابش کراوە لە نێوانتانە بەشێک ئیشەیە کاری خانمان و تایبەت بە خانمانە ئەو ئیشانە ئێستا لە گوندە ئەکرێ مەشکە ژەندنە هەندێک ئیشەیستر بەخوا بەکەمی ئەو شتانە خەریکە کاڵە بێتەوە ڕاستە خەریکە نەمێنێ ئێزان بە حکمی ئەوەی تاقەت نەماوە و ئیتر وەکو جاران خەڵک حەزی پێی نەماوە بەس بەشی خۆی هەرەکرێ ئێستا من بەشی خۆم مەشکە ئەژێنم خزمەکانم هەر بە هەمان شێ و براژنەکانم لەو بەشی خۆمان هەیە بەس ئیتر وەک ساڵان نەماوە خەڵک ساڵان زۆر پێوەی خەریک بوو بەشێک لە گوندەکانی کوردستان ینی ئەوەندە ماست و دۆ و کەرەوە ئۆشتانیان هەبوو دایان ناردە شاریش دایان فرۆشت ئێستا ئەوە ماوە ئێستاش بەشی خۆی ماوە بەشی خۆی ماوە لەم گوندەیە هەیە ئێستاش لەم گوندەیە هەیە جا زۆر جارە ئەڵێن فلان گوند بە ماستەکەی بەناوبانگەیان فلان ماڵ ماستەکەیان زۆر تایبەتە جا لە ناوشار باسی ئەوە ئەکرێ کاچی ماسکرێ لە ماسی فلان گوندە ئەمە زۆر تایبەتە بەرهەمەکان بەرهەمی کوردەوارین بۆیە هێندە تامیان تاموچێژێکی تایبەتیان هەیە وڵای ئەمە هەمانشتی کوردەواریمان هەیە هەڕۆنمان هەیە دۆشاوی شۆکەمان هەیە خوانەی ئیتر کەشکمان کردووە بەشی خۆمان زیاتر چ شتێک ینی ساڵانە ئەنجامەدەن وەکوشتی خواردن بەڵێ بۆ نمونە دۆشاوی شۆکەیە وڵا دۆشاوی شۆکاکەین مێوژەکەین دۆشاوی تو ئیتر هەست کەسە بەپێ توانە چونکە تو ئەرکی گرانە بەس شۆکەکە پیاوان ئەیکەن ئەوش هەموو ساڵێک نیەوە نیە وەڵا هەموو ساڵێن بەس بە هاوکاری ئافرەتان پیاوان کە لە کوێهێنانن جا لە ماڵەوە ئافرەتەکانی شەریکەکەن ئەبێ هاوکاریان بکەن ئێستا خۆم شێخ بەکرد ئەیهێنێتەوە لە ماڵەوە خۆم لەگەڵیان یارمەتیە دەم و ئیشۆینەوانێ و ئەنجا ئەکەین دۆشە خۆش بیاخوا تەندروست بن لە ئینشاءالله بەساقە و نان وشت چۆنەکەن بە تەنور وەڵا نان بەپێ حەزی خۆمانە کولێرە ئەکەین ئەوە خۆشە کولێرەی تەنور زۆرەکەین نانی تەنورەکەین ئێستا شێخ بەکرد بە سەنا ئاڵێ بووکەکەمانڵێ کورە مامەستا لەگەڵی لا نەخێنانی تەنور ما بکەن چ بۆ ماڵی دایکی سەنا ئەوان نانی تەنورەکەن زۆر چاکە ئێتر هاتە بۆی گوت بخوایە دایکی سەنا نانێکی کردو بە تەلەفۆن قسەم لەگەڵ کردم ئەوە تۆ چی نانەکەت کردوتی وەڵا نانی تەنورمان کردوتم بخوای بمنی ئێمەژێکی نانی تەنورەکەی دایکە دەنگیاوەتەوە نانی تەنوری دایکی خۆش منیش نانی تەنورەکەم کچەکەمان بێتەوانێ نان و کولێرە زۆرەکەی فێری کولێرەی تەنور بووین نانی ترمان پێ ناخورە نانی بازاڕ ئەمشتانە جا کولێرەی تەنور بێ و لە گوندە بەماسیشی بە ماسی کوردی و وڵاتێژەکەی تاو نابێ یەخوا لەشتا ساخێدا دلێلاگیان ماندوو نەبن بەڕاستی خانمانی گوند ئەو خانمانن کە بەڕاستی دەست و پەنجەیان لە هەموو ئیشەکان لە هەموو خەباتەکانی کوردستاندا دیارە هیچ کات من لەگەڵ لەو باوەڕیام کە پیاوان ناتوانن بە تەنها خۆیان هیچ ئیش و کارێک جێبەجێ بکەن ئەبێ پشتیوانێکیان هەبێت کە ئافرەتەکانە وها ئافرەتەکانیش بە هەمان شێوە بە پیاوەکان هاوکاریان بن جا ئەم نمونەیە لە گوندەکانە ڕنگدانەوەی هەبووە ئیشەکانیان پێکەوە دەستە جەمعی بووە لەشتان ساغ بێت دادەلیلا ئێستا و جاران جیاوازیەکەی چییە بۆ خانمان لە ناو گوند ئاسانترە ئیش و کارەکان جیاوازیەکەی ئەوەیە ساڵان کارەبانە بوو خەڵک ئیتر هەمووی هەر بەدەست بوو ئێستا غەسالە هەیە گسکی ئاسانکاری کراوە کاری زۆر کرا بە حکمی کارەباکە کە هەیە لە دوگوندەکانە بەڵام لەبارەی ئاژاڵەکە و بەخوا ئیتر ئەو ئافرەتانە ئەو ئەرکان هەر لەسەر شانە ئەگە تۆ خەریکی ئاژاڵبی ئەگەر ئاژاڵدار بووی ئەرکەکەت لەسەر شانە بیکەی دەستە خۆش بە ماندوو نەبیت ئێمەش لە لای ئێوە نانێکی نیوەڕۆ ئەخۆین خۆشحاڵەتینە ناو گوندەکە خۆشحاڵین یەخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاومە خۆشحاڵتان کردین ڕەبی بەخێر بێن زۆر سپاس باجارێ نانێکی نیوەڕۆ بخۆین
ماندوێتیمان بحەسێتەوە ئەنج ئەچینە ناو گوندەکە و دیمەنەکانی ژێنە سەر شاشەکان گفتوگۆی ترمان ماوە و زانیاری ترمان ماوە لەسەر گوندەکە. کیجا کرده چاوا وقته بولای دلدار بوجی جوان بچر پودم تکانین و بالنجا قرآن بیرو مردوشین دل برلهی و اوین چجانا روستانه دل آخر پیمستانه چجانا روستانه دل آخر پیمستانه ئەحواڵە باشی دایکەن بتوانانی بەستاقە بم تۆ باشی ئەوە چییە کە خەریکی چی خەریکی وردە ئیشی چۆن ماشەڵڵا شوێنەکە زۆر خۆش و پێێنە دیارە ئاوایە بەستاقە ئەوە چی دەفرۆشت وڵای من هیچم ئەی هەری هاوەستا بووی سێرتەکردن دەوەرە باشیم زایمن ئەمانش چیە کردویانە فرۆشە داخرەشتی ئەو کوڕی قەیچێ بەستیاری و هاتی و ئەی تۆ وەستا بووی لە لایکە من هاتم شای بەستا و هەری من لێرای یاخوا لە تۆ پێم بڵێ بەچیەوە خەریک بەسەر قاڵت والله هێرام دوسێ چڵە هەنارم هەیە و سەر وڵاشم هەیە پێوە ئەم وەچمتەوە دووسەر والله خوایە نەیبڕی خوانەی بڕی پێنجمان هەیە زۆر چاکە خوانەی بڕێ هیلاکە ناکە کوری جاشکار هەیە هیلاکردنەکە بەرە بەخوا هیچەیە هیلاکردنەکە ناوەڵا ئیشەکانی ئێستا و پێشتر چۆنە ئێستا باشتر نییە کەمێک پێشتر زۆر هیلاک بوون ئەوسا هیلاگە بووین زۆر هیلاگە من بەس بەقەت ئەوسا خۆش نییە ئەوسا خۆش ئەوسا لەش ساغ بوو دڵخۆش بوو ئیستار بە ئیرای خوا ئیش قرس بووە ئیش نایە بەدەستەوە بەرەکەتی نییە باشەوە کارەکەی چییە؟ وڵای تری هۆکارەکەی ئەوەی خۆمان دڵمان گۆڕی و خۆمان خراپ بووین زەمانە هەر وەک خۆی ئەرێ وڵای نا زمانەیە خۆیتی خۆمان گۆڕانین بەخوا ڕاستەکەی وەڵڵا دایکیان چۆن مناڵ هەیە؟ خوانێ بڕ چوار پێنج خوانیان بڕێ یاخوا ئەوانیش هەر لەگەڵن لێرە لە گوند نەوەڵە ڕۆشتون بۆ شار هەر خۆت ماویتە تۆ لێرە پیاوەکەمان خوانەی بڕێ سەردانی دەکەن ئەرێ وڵای ئێمە ڕۆین ئەوان دێن باشە دەستە خۆش بێ لەش ساغ بێ یاخوا چامان خواردووە بەخوا کاک حاجی خوانەی بڕێ بەخوا ئەسمە هەر بەردەرگا ماڵە لە چاکە حازرەوە بەخوا چامان خواردووە یەخوا دەست و چاوتان خۆش بێ ئەلەیکە سەلام بەخێر بێ یاخوا باشی مام حاجیگیان چۆنی ئەحواڵە دایکیان دەستە خۆش بێ بە ساقۆ بم باشی من حاجیگیان تۆ چۆنی یاخوا بەخێر تۆ چۆنی چۆن دایکیان باشی یاخوا بەخێر لە دوورەوە هاتم چی گەشتی زریان لە زۆر شوێن هەیە هاتمە گوندەکەی ئێوەش سەرەتا بەخێراتم دانەکەم زۆر سپاس دەکەم قوربانی تۆ بم بەڕێزی بەرنامەیەکی جوان بەڕێوە زۆر سپاس برای گەورەی ئێمەی کاک حاجی هاتووی چی بکەی بەڵێ هاتووی چی بەخێراتیەوە بە کاک ئەحمەد بێ با بۆ شار کاک بەرزان چی تێبی با بۆ شار چی تۆش چی داوەتێ ماسکولەکە و ئەمان ئەو شتانم بۆ بەرەوە بۆ شار ئەو پلاسکویانم لە دوکانی ماڵی مامەکەوە بۆ دانێ ئەوە بابراکەم جوان ئەو شتانم لە دوکانی ماڵی مامەکەوە بۆ دانێ ئەو کاری تریشم ئاوا بۆ لێکە بە قوربانم تەواو تعلیماتی تەواو یاوەتە کاک بەرزان تەواو لەش ساق بێ یاخوا خاڵەمەدیە لێرم تایبەتیش دەکانەکەی ئەو بمدارێ باشە کاک حاجی بچیەوە مەشغوڵ و سەرقاڵن والله بەفەلاحەتیەوە ئای خوانەی تو سوپەرمارکێتمانەیە بەفەلاحەتیەوە ناوەڵا ئەزانم بەس ئاخر فەلاحەتی هەیە ئاژەڵداری هەیە ئازاری خەلەو خەرمان هەیە خەلەو خەرمانەیە ئاژەڵاریەکەین کورە تەماتەکەین بەشی خواردنی خۆمان تۆزێکی لێزانم لادەی دۆکو ئێمە لادەی بەخوا لادەیم زۆر بەخوا لادەیم لەگە لادەی وجازانی ئەوە نیە بەشێکی زانم لادەیم کچی پیاوێکی لادەیم بۆ ناڵێ فەلا خەڵکی چی دەیەکی لادەی خەڵکی نۆڕک و سوورەبانم نۆڕک و سوورەبان نۆڕ یا سوورەبان نۆڕک نۆڕک وەڵا نێزیکن لێمانەوە ئای چۆن ئارە وەڵا ژن و ژن خوازیمانێ پڕ ئەتۆ ڕێرۆز لابە لەو هەتاوە بە
كوري مرحب دائما خم لها تاوام لتوالي دائما ولا سيبرا إذا نعلم استبابي تسبركو جان كوري جماعة دي دقات أريتو أما شيء لو تسنت بي سرم كوري كمان ما كل جاي بهم بلان فرمي. فلاحتي قرصة أرى والله إخوة ما عندنا بن يا أخوة كاني سلام قلت سلام ديارك إشي قرص وقران أي فلاحتي وايا والله بالتأكيد استباشا استباشا استباشا. استهباشا وإست سباز بو أخوة دراسة وأوسا قرب سريبو أوسا داماويبو استوانية استباشا تقريبا لصا النوي فرقي كله كم تربوتو زور كم تربوتو أرى والله استكاني دراسة هيا هباشة هيا أمانة زوري أركك سوق كردوا يعني أو ماشينة تكنيكالية وسعر وشتي أنا تدرسوا. والله جادة هيا استشتهي كهرباء هيا إخوان. زور فرقي كردوا الحمد لله أبو أخوي جورا هزار جار أرى والله كاك حاجي بيشتر إشي هروا ذكره بله ئیشەکانی گوند لە ناو گوندا لە خەڵکی گوند پێکەوە بە هەرەوزیان کرد ئێستا ژەوە ماوە ئێستش لەم دێ ئێمە سپاس بخوا ماوە پێنج کۆمەڵایەتەکان بچەوە هەر ماوە لە حەمد و سەنا بۆخوا لەخوا ئەرە وەڵا حەمد و سەنا بەخوا ئێستەیش ئەڵێ براین ئەیخوانێ ئەگەر کەسێک مەسەلا نوقسانی کێبێ لە دێکەیە یا خەلە یا خانوو یا شتێکی وەها ئیتر بە کۆمەڵی یارمەتیین ئەیخوانێ بڕێ ئەو شتێکی حەمد و زۆر سەنا باشە. زۆر ئەوە شتێکی یەکێکە لە چاکە. نمونەی گوندەکان ئەرە وەڵا دەستان هەتا ئەوەمان لە ناوە بێ باشین وایە بەتەکید ئەرە وەڵا پێنج کۆمەڵایەتیەکان ئەڵەن بەرەو کاڵبوونەوە ئەچێ لە بەخوا گوندەکانمانە ڕازەکە ئێستا بۆ بە مسابقەی دۆلار ڕەتی لە عالم تێگیاوە ئەی دۆلارەقی چی بەسەر چۆن نەقیچێ بەسەرمە چاو لە تۆکە ئەو خانۆکەی سێقاتە تۆژێکی بەسەر ئەو سیارەکەی ئاخر مۆدیلە وایە چاولێکەری چاولێکەریە یعنی ئەو ئەو چاولێکەری ساوانە گەشتۆ بوو بێنە. نەوەڵا ئەو ساوانە بوو ڕاستە بە دڵنیایی. ئەو بەڵام ساوانە بوو سروشتی ئەم گوندە زۆر تێک نەچووە کاک حاجی باش، دقت حەمد ئەیەم سەنا بەخوا. یعنی سروشتی گوندەکە و خۆی ماوەتەوە لە خوای گەورە بەزاوێت تا حەدێ باش ئەرە وەڵا باش لەشتان ساق بێت تەمەند درێژ بی سەلام و یاخوا بەخێر بێ دەمێک ساڵی لەم گوندەی من ئەرە وەڵا لێرە دایک ئێستا بەچیەوە خەریکی هەر فەلاحەت ئێستا هەر فەلاعەت و کەمەکیش ئاژەڵاریمان هەیە چین ڕاستە ئەوانە خەریکەوانەیە وەڵا باشی حەمد و سەنا بۆ حەمد و سەنا بۆ خوا لەشتان ساق بێت تەندروست بن ئیشەڵڵا سەلام و لەشتان ساق بێ یاخوا یاخوا سەلامی خۆشحاڵ بووم خۆ یاخوا لە خۆشییا بن دەبا بڕین چایەوە خوێنەوە ماڵی ئەمێ خۆمەڵتان دەبا ئابێ بڕین بەس. چایەوە خوێن تو بۆ شاری بۆ چەند ناخوا وەڵڵاهی خۆ من زۆر چاخۆرم ئەی کوا بەس ئاخرە دەوەڵا چاگەوا لە خۆرێکە باشە دایین چایەکی شەخۆین وەڵا باکسە بڕۆین ئێستا ئەچین لە ماڵی کاک حاجی چایەگە خۆین دەی کاک فەرموو حاجی باوە. ناوە چی بوو علی کەریم مەحموود کاکە علی کەریم مەحموود بەڵێ، بەڵێ. دەستە خۆش منیش زریان کەمال ئەحمەد کەمال ئەحمەد لە ئاخیرا یەکتر ناسینەکەمان کرد باشە خۆ بەڕاست یەخوا ئەوە تەمەند کوڕی درێژ بی ئاوەرە وەرە پێشەوە چۆنی باشی کۆلی چەنی دەرچوون بۆ پێنج ئەی ئەفەرە زیرەکی وڵا تازە تۆزێک باشە. بێ زۆر زیرەک بی ئەها قوتابیە یەکەمەکانی ئەم ساڵە بینی ئەیپاد بێ نایەڵێ ئاواری. خوشکی ئەیپاد نایەڵێ ئایپاد گەشتۆ بەدەستی ئەمانیش ئەرە وەڵڵا ئەیپاد و موبایل نایەڵێ یەک زەلام بە تەواوەتی دەرچێت هەر دایمە خەریکێونە بەخوا خێرا زۆر خراپە نەکەم تۆکو کوڕەکەی من مەکە زۆر ئایپاد بەکار لێنا بەکاری مێنە وەڵڵا نابێ بەخوا ئەوە هەڵەیە یەخوا تەمەند درێژ بی کاکە ئەحمەد گیان دەفەرماتی لەشتان چاکە ساق بێ دەڕۆین زانی کاک بەرزان کە ێڕاتەوە بۆ شار کاک بەرزان کە ڕۆی بۆ شار لازریان خانسەرە داوەڵ پێوەتی من بەخێرات زۆر دەستخۆشیدان لێگەم بەساق من وەکو خۆمەڵام من ساقی ختم لە بەیانیان زوو ساعت پێنج لە سلێمانی دەرەچم بەرەوەم لادیانەی دن نەفەر و کەل و پەلە و ماستە و شتێکی خەڵک پێیان کاری خەڵک ڕابڕێ ئەخوا لە یاخوا بێ زۆر سپاس ئیشەکەت ماندووە ئەنیماندوو ئەکا ئەرەوەڵ هەمووی ناڕەحەت بەڵامی تر خەڵکی گوندەکانە بینی لەخوای گەورە بەزە مادام کە خەڵک لێو ڕازی بێ لەسەر و ئەو بای هەموو هەموو شتێکە پارە و لە هەموو شتێک ڕاستە بەدڵنیایی وایە خوا لەشتان ساق بێت گەشتێکی خۆش بۆ ئێوەش ئەرەوەڵا زۆر سپاس من دەستخۆشی تۆقم دووبارە و سێبارە برای بەڕێزی بنی قوربانێ بم دەیخوال لەگەڵ بێ و بە هیوای سەرکەوتن و لە شتاقی دەچینە یەکێک لە ماڵەکانی دیکە ئەڵەنە ببێن چاک بخۆنەوە سەر باڵکۆنەکەیان سەرینەکان زۆر جوانە مووی گوڵە ئەچم زانم گوڵی جوانیشان هەیە گوڵەکان لێ
چاوای رشد لاری خدا آخو کی دل بر بی بوجه جوان بود دلداری لفر عبینه والله محتوى دا محتوى چۆنی یاخوا بخێر بێ ساقۆم لەگەڵ ئیش و کارەکانتان چۆن وڵای شکر سپاس بۆ خۆی گەورەی گیان خوا باش بن. نەخوا بە ئیش و زیادێ کارەکان ئێستا باشترەوە نیە لە ئەرە چاو والله زۆر بێ باشە لە خوا بە زیابێ کارەبایە هەیە و گسکە بە کارەبایە و ئاوی گەرمە بە بۆی لەرە و مەشکەیە بە کارەبایە و ناوماڵە ئەیترم پێویستیانە هەمووی هەر بە کارەبایە و جل شوردنە هەر بە کارەبایە و ئێتر خوانێ بڕێژیانی لا دێژیانی شارێسا زۆرێکی بای فەرق نییە ئەم دەخوانێ بڕێتر کەسێک بێ نەختی ئاژەڵی هەبێ هەر کەس تااقەتی لێبێ بەکاری هێنێت ئەیب نەبێ ماستودۆکەی بەکارێنێ و هەت کەسش تااقەتی لێ نەبێ گوێرەکە و ماڵاکە لەگەڵ لێ خوڕێ بۆ ئەو چێوە ئەتر ئێستا خوانێ بڕە من بۆ خۆمەکە خۆم بەکاری هێنم خوانێ بڕێ ماڵامان هەیە ئەوی دۆشم و گوێرەکەی گلێم و عیب نەبێ و لە ژوورەوەی شتێن و ماڵاکاتێ بۆ کێ و دەرخوا لێ بەزیابێ شکر باشین و هەوای دەرەوە خۆش و مناڵم لە مەکتەبە خوانێ بڕێ دوو کچەمدا دوو کچەکەم لە سانەویم لە 8 و 9 باوکی هەمووی ڕۆژێگەیان با بۆ زەلان بۆ ناحەکە و کوڕەکەم لە 5 لێرە مەکتەبی لێ مامۆستایوانە بێژی لێ لێرە مامۆساکان دەرزی پێڵێن و ئەیتر خزمەتی مامۆساکانەکەین و ڕێزیان لێگرین و هەر کەسێترێت دێکەوە خەڵکی دێکە بە ڕێزم ڕێز لە خەڵکەگرن ئاوای لە دافتە چەند ساڵە لەم گوندایت وەڵاهی من وەکو خۆم زۆر دەمێک نییە ئیتر ئەو مناڵەکان ئەو کچەکانمە زۆر دەمێک نییە بەستر خەڵکی دێکە هەمی بە ڕێزە بەخواخواان نوێژ ڕۆژ و پاکن و ڕێزی خەڵکە گرن و میوان خەڵکی گوندەر خۆی بۆ بەناوبانگا بە زیابێ ڕێزی میوانەگرن و ڕێزی خەڵکی غێراگرن و هەر کەس دێکرد لە شوێنێکەوە بێ خۆڵکیەکەن و ئیتر ئام شتانیان هەیە دامتا ئیشەکانی گوند لە چیچی پێک دێت ئەوانێکی ئێوە ئیکەن وڵاتدادا بە قوربانی تری ئەمە خوانەی بڕێ خۆی سەوە کۆستانەماوە ژنکەوە کەش ناکات و زۆر ناچێت حساب کرد لەتێکمان لە شارە سێمەوەکو خۆمان هەردوو بنێکیشین ماڵێکمان لە شار و ماڵێکمان ئەرە بۆخوا بەکەمی زۆر جار بەدایمی لە شارین و زۆر جارن هەر خۆم و ئەو حاجێ لێرین مناڵەکانمان لە شارن مناڵەکانژ سیانەی خۆش مەرەچن بۆ شار هەر خۆم پیاوەکە جارێ لێرن جارێ خۆشمە ڕۆم هەر ئەو لێرە یعنی حسابکە ئێستا ینی خەڵکی لادەکان وەکو ئەو سانیە هەر بە زۆریە چێتەوە شارەکان بەسترەوەیەکی ئاژەڵ شتێکی هەبێ پێوەی دەستی گیرۆیە ئەی ناخوانی بڕێ جاروایە مەکسە ئازەمانی ئەوێ توێرا منە ڕۆم و من یەمۆیرا ئەوە ڕۆێتەوە ئەتر ئەوە یارمەتی یەکتریش هەیە باخمان هەیە خوانێ بڕێن لە ئەنواع باخمان هەیە لە ڕەزوو لە میوە و لە تەماتە و لە هاتوشەکانتان هەیە ئەنواع میوەکانمان هەیە پێویست ناکات لە شارەوە میوە هات بۆ خۆ بناڵی ئێستا هیچی نایخوا بخوا ئێستا خوانێ بڕێ قۆخێری تۆ فڕێی لە باخ و بەخوا هیچی نایخوا مناڵ و خۆ ماسی خۆمان ناخوا و کەرێ خۆمان ناخوا میرەڵێ مەسڕاح و حکومەتیە خۆم ئەتر بۆ یەکە هەمی هەر لە شارەگەڕین بۆ هی گوند و گوندی شەڵی شار بەخوا ئەخوا لەشتان ساخێنش بەخێر عزیێتمانان زۆر زۆر سپاس خۆشحاڵ بووم بێ بەخێر بێ شاتوی جوانی لێت کەس تااقەتی لێ بێ چنێ و قۆخمان هەیە و ترێمان هەیە خوانەی شاتوی زۆرم بینی ئەرە وڵا کشمیشمان بڕە شاتوی زۆرە شاتومان هەیە و کشمیشمان هەیە و ئیتر بەخوا هەنجیری جوانمان هەیە و هەنارمان هەیە و بەخوا خۆمانە و ئەترە گوێزی زۆرمان هەیە و ئاوی چاکمان هەیە و لەخوا بزیابێ ئەو پشتان بەچی بەستووە وڵای خۆمان بیرێت کەوازیمان هەیە تەماتەمان لە بەراکرد و بەراوی بەشی خۆمانمان لە بەراکرد و بەس نەک بۆ فرۆشتن خوانەی بڕێ پێویستمان بەی فرۆشتن کانیاوی هەیە کانیاومان هەیە بەخوا کانیاوەکانی ناودیەکەمان وشکی کردەوە بەس بەری باخۆشتی خۆمان کانیاوە هیچی وشکی نەکردەوە ئاوێکی جوانە خوانەی بڕێ خوانێ دەست و چاوتان خۆش بێت زۆر سپاس بۆ ئەو دۆ خۆشش ڕەبی زۆر بەتام بەڕاستیستان نەبوون بۆ کولێرەمان ناکرد دەستان خۆش بخینە شوێنێکی تر ماڵێکی ترم بینی کولێراگەن ساشم بۆ لایەن خوانەی بڕێ دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ساقا بوون
حەسار و ماڵی لادێمان بەلاوە ماشەڵڵا جوانە گوڵەکانیش زۆر جوانن ئەتی بخوان ساڵ زۆر تااقەتم لیان نەبوو زۆر جوانە وڵایتر لە ماشەڵڵا ساڵان هەمووی زۆر جوان و وەزیم ساڵ زۆر تااقەتم نە بۆ مەشی مناڵشت کردوانێران بۆ خۆم زۆر لەش ساخوا هەر بە تااقەت بن ئیشەڵڵا دەست و چاو خۆش بێدا دیکە چۆڵە زۆر قەرباڵەخمیە و گەنجەکان ژنێنن ئەڕۆن بۆ شار و کچەکان شوەکەن و ڕۆن بۆ شار بۆم لاولا نامێنەوەی تر هەر ئاوایەکێ بە تەمەەن بێت دڵیان لە سەرەتی و حەزیان لێرە ئەمێنێنەوە بێتر ئاوا لەخوا بە زیابێ خوا بە زیابێ خوا دەستان خۆش بماندوونە بنی شەڕازێتمانە زۆر زۆر سواز بۆیەوە بە قوربانێ بمشتەڵا زۆر زۆر سواز ترڵە ئاوا دایکەکەم دەستان خۆش بێ خوا زۆر زۆر سواز بە ساقۆ بن ئەگەر چی ئێمە لە وەرزی هاوین داین ڕۆژەکەی زۆر گەورمە و لەبەر خۆرداین بەڵام بەڕاستی گفتوگۆکردن لەگەڵ خەڵکی گوندی سەرخوار تام و چێژی تایبەتی هەیە ماندووبوونت لەبیر دەباتەوە ئەوەندە بە جوانی ئەوەندە بە گەرمی گفتوگۆ دەکەن و میوانداریت دەکەن دڵی لە نێو ماڵی خۆتدا دانیشتویت هەز بە ئاسوودەیەکی تەواو دەکەیت گەشتی ئێمە بەردەوامە لە ناو گوندەکە چاوم لێیە یەکێک لە ماڵەکانی ناو گوندەکە تەنورێکی داخست و خەریکی کولێرەکردنە دەچمە لای گفتوگۆی لەگەڵ دەکەم بێگومان کولێرە و نانکردن بە تەنور بەشێکە لە ئیشی گوندەکان سلام علیکم ڕێجی خۆتان ئێوە هەموو مسلمانێکسە داریشم لەلاتان چۆنن ئەحاڵتان چۆنە باشن شکر دەشتان ساخ بێ خۆ ماندوو نەبن بە ساقۆ بم جاوەکەی زۆر گێرمە ئێوەش کولێرەتان دەست پێ کردو بە تەنور گەرماتان نییە لەشتا ساق بێ یاخوا چی یەکتر بوون دایک و کچن خوا لە یەکتان نەکایە خوا تۆ ناوچی و سۆکار خاتون ئەی تۆ خاتون گیان ئاواز خان لەشتان ساخ بێ خوا ماندوو نەبن چۆن بۆ بڕیارتان ناکولێرە بکەن هەفتەی دوو جارێکی دوو جار کولێرەکەن وتمان با ئەمڕۆ بیکەین لەبەرەوەی نەکچەکەم بڕاتەوە ینی ئەم لێرە نییە بەدایمی لەشتا ساغیانی بەشی خۆش دەدەیتەوە وای نییە ئەمە ئیشی کچە لە ماڵی باوکی یاخوا لەشتان ساغ بێ کولێرە هەر خۆی کولێری تەنور زۆر بەتامە جا دایکیش دروستی کا و کچیش بیباتەوە خۆشتر وە نییە تامێکی تری هەیە ماندوو نەبن یا ڕەبی بە ساقە بم هەفتەی دوو جار کولێرە ئەکەن وەنیە ئەینان ئەو شتانەتان نەبێت شتمان بێت ئەبێ زووتر بیکەن ئەگەر کێ و کەشوشت هەبێ بۆ بێ زیاتر بێ ئەگەر کرێکار بۆنمونەشی درە و هەردمان بێت ئەبێ بە گەرمی بۆن ڕاستە لە شتان ساق بێ یاخوا ماندوو نەبن بەڕاستی ئیشەکانی گوند زۆر جیاوازە زۆر ماندوو بوونی هەیە وەنیە تۆ خۆت لێرە نیت وەڵام بە تاکید وایە ئەو شتێک کە ماندووبی لەگەڵی چێژی زیاترەوە نییە خۆشترە لە شار بەچیوە خەریکی لە شار نیت لە گوندێکی ئەم نزیکانەی گوندی کوێ بەردەزەرد نهاتون بۆ بەردەزەرد جارێک دێن ئیشەڵڵا ئیشی منیش گەڕانە بە گوندەکانە قوربانی تۆ بم زۆر زۆر سوپاسدانەکەم ئیشەڵڵا سەردان ئەەکەین ئەمڕۆ هاتینە ئەم گوندە بۆی کە تاوای زانیاریەکان لەم گوندە وەرگریم زانین خەریکی چین بەچیەوە مەشغوڵ و سەرخاڵن یاخوا لە شتان ساغ بێت ئەوەی ئەیبینم هەمووان ینی سەرقاڵی ئیش و کارەکانن لێرە ئەتر بە جیاوازی هەریەکە ئیشی خۆی ڕاستە بڵێ ئێوە بەچیوە سەرقاڵن زیاتر
کەمێکیش فەلاعەتی کەمێکی فەلاعەتی ڕاست ئەوەی مەجالێ بێ بۆ بگونجێت ڕاستەکە قوتابیتان هەیە بەڵێ قوتابیمان هەیە چەند قوتابیتان هەیە ئێوە خۆتان چواردە قوتابیمان هەیە خۆم بەس یەک نەنا ئی تەلەبەت خۆتان هەیە. یەک تەلەبەت هەیە خوانەی بڕێت تا شەشی تایە بەڵێ قوتابخانەکەەوە نیە تاشی تێیە، بەڵێ. خۆشەکە بۆ نمونە دوای ناوەندیشی تیا بێت بەڵێ بەڵێ بێگومان بۆی نەچنە گوندەکانی زەلێ بۆ بازام ئەچنە زەلان ناحیەی زەلان بچینە ناحیەی زەلان، بەڵێ ئەوەی بۆی بگونجێتێتە زەلان و ئەوشی بۆی بگونجێتێ بۆ سلێمانی چینێکی وازی لێنێ بۆی ناگونجێەوە ڕاستە ئیتر ئاوایە ڕاستای تر هەرێکە بەپێی بەپێی گوزەرانی مەجال و خۆی بەپێی پێکەوتنی خۆی چۆن بۆی بگونجێ و چۆن بۆی لەشتان ساغ بێ خوامان دوو نەبن من پارچەی کولێرم بنێبات تامی کولێرەکەتان کەم دەست نانە دەستەکانە خۆش بێنەوە وەڵا بە ساقۆ بم بە ساقۆ بم تەوان کولێرەکەی زۆر جوانە ماشەڵای خوا دەست و چاوت خۆش بێت هەر خۆی کولێرەی گوند تاموچێژێکی تایبەتی هەیە جا بەدەستێن خاتونانەش زۆر گەرمە چونکە مادوین و گەرمە ئەگەڕین تەسەوەرەکەم ئەگەر ئاو شکنەوێ باش نەبێ زۆر مەماعیدەم وەستاقە بوو لەگەڵ میوات و شتا چۆنن وڵایی زۆر بەکەمی هەمانە بەکەمی هەتانە بە حکمیەوە ئامان نییە بۆمان ناگونجێت زیاتر ئاوی بیر بەکارێنن وە ئاوی بیر نەبێت ئاوەکە کەمەیان چی زۆر کەمە زۆر کەمە لەسە ساڵان ئەو بەرەوە هەمووی بەراو بوو یەکرا بە زەرعە نام ساڵوانیە دەمێ ساڵ چوار ساڵەوان بە حکم هۆکارەکەی ئاوە بەڵێ هۆکارەکەی ئاوە بیرێکی ئینتیوازیمان هەیە ئیتر زۆربەی یعنی یەک بیر بۆ هەموو ماڵەکانە زۆربەی ماڵیش بۆ خۆی بیری لێ بیری دەستی ینی وانە بێت دەرەقەت نایە ناتوانن بیرەکە زیاتر بکەن منە لە بیرێک زیاتر بێت ناتوانین بە حکمی ئەوە ناتوانین زۆری بیری ورتیایە بەڵێ اینجا بۆشمان ناکرێت ئاوە تەوزیعاتیکەنەوەش حکومەت کردێتی ئەو بیرە گەوری بۆ ناگەر بیری تریش بێت لانی پەیوەندیزار حکومەت بۆچام بکات بەڵێگەڕوانە بێت خۆی ناتوانێت ڕاستەکرد لەگەڵ خزمەت گوزاری ترا چۆنن وڵایی لەخوا بەزیێ بێ لەگەڵ خزمەت گوزاری قوتابخانەمان هەیە و مزگەوتمان هەیە و ئیتر ئاوە بەس خستەخانە هەیە بەڵام داوامی تیان ناکرێ وتیان بەڵێ اینا پێشتر هەمان بوو بەڵێ پێم بڵێ لە ڕووی با بڵێن حەشەرات و ئۆشانەوە چۆنە دوو پشک و مار و ئۆشانەی زۆرە لادێوانەی هەرتیایە لادێ هەیە زۆرە لادێ هەیە کەم کەمە تەسەوەر ئەەکەم کەمێک فێنکترا موندا شێوەیە نییە هەیەتی بە زۆر بەکەمی زۆر بەکەمی خوانە خواستە ئەگەر کەسێک مار و دوو پشکشت پێوە با بێ بیبن بۆ ناحی زەلام بۆ زەلان زەلانی نەبێت زیاتر قەلاچۆلان و چوارتە یاخواقەت پێویستان بە خستەخانە نەبێت بەڵام بەڕاستی گرنگەکە هەبێت لێرە بۆی کە خوانە خواستە لە حاڵەتێکی لە ناکاوە هەبێ پێویستیە ڕاستەکەی لەشتان ساق بێ خوامان دوو نەبن بامە زیاتر سەرقاتان نەکەم و لە کاتتان نەگرم زۆر زۆر خۆشحاڵ بووم ماندوو نەبن یاخوا کیجا کوردێ چاوەڵک دێ بۆ لای دڵدار بۆ جیجوان بە چرپە و دەم تێکانین و بەلەنجا قوڕانە بێرە و مەردوشی دڵ پر لە هیوە و ئەوین چەند جوانە ڕەوەستانە دڵە خوڕپەی مەستانە چەند جوانە ڕەوەستانە دڵە خوڕپەی مەستانە خوامان نەبی تەندروست بی ئیشەڵڵا خوایە بێوەی بن خوایە بەرقەرار بن خوایە بێوەی بن خوایە بەرەکەتان تێکەوێ حەدیشەکانی گوندی زۆر کردووە ئیشی گوندی زۆر کردووە فەلاحەتوانە کورە فەلاحەتی وەڵا فەلاحەتیم کردووە هەرچۆنێ فەرمووی ئاوە بەخوا لەو دیوەوە بووم هەرەوە مەزانی جەماعەتی هاتن ڕێگەنم بوو چون لە بەگەنمەکە ڕێگەنمیان کردەوە بردیان بووە چوارتاخ ئەرە وەڵاوەتیان وەڵا ماشەڵڵا ئەم دەغڵی تۆ لە شارە زوور چاتر هەڵکەوتووە ناوەکانم لە بیرچەوە ئێساچێ هاتن لەوێ ئیسراحەتێکی خۆشمان کرد و بڕێ قسەی خۆشمان کرد لەو کێوە
جماعتي يتنا وكان وش شعور نما واي بخوا مجر أو خوا بزاني من شون بقول لك مردوشين دل برلهي وأبين شجوانا روستانه دل آخر في مستانا شجوانا روستانه دل آخر في مستانا لە ماوەی گەشتەکەماندا ئەمڕۆ لە گوندی سەرخوان ئێمەش لە خوانێک لەگەڵیان کۆبووینەوە گفتوگۆمان کرد پرسیارمان کرد دیمەنی سروشتی گوندی سەرخوانمان هێنایە سەر شاشەی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی بۆ هیوایم کە توانی بێتمان گرنگی تاومان بە گوندەکەدا بێت تەواوی دیمەنە سروشتی و جوانەکەیمان پیشانی ئێوەی ئازیزدا بێت پرۆگرامی ئەمڕۆشمان هاتە کۆتایی تا پرۆگرامێکی تر و گوندێکی تری کوردستان دینەوە دیداری ئێوەی ئازیز بەو هیوایم هەمووتان لە شادی و بەختەوەری دابن زۆر سپاس بۆ سافەی کە ئەمڕۆ ماندوو بوون لەگەڵ مندا سپاس بۆ خەڵکی گوندی سەرخوان کە بەڕاستی ئەمڕۆ میوانداریان کردین تا پرۆگرامێکی تر شاد و بەختەوەر بن.